مانگرتوەکان هەم خۆیان ناشرین کرد هەم داهاتووی خۆپیشاندوێن و مانگرتیان لەم هەرێمە ناشرین. ئەم سلێمانیەکە بەڕاستی شارێکی گەورەی ڕۆشنبیریە خەریکە ئەم شارە دەکەم بە شاری نەخیندەوارە بۆی ئەم بایکۆتە نەزانانەی کە دەستێکی بە ئەنقەزویان لێ دەکات ئەوانیش بەجێت ئەمە ڕۆیشت. ئەمە دەزانی مانای چیە؟ خەرج سلێمانی دەبی زۆر وریابی دەیانوێت سەقافەی سلێمانی و پەروەردەی سلێمانی لە ئیجو بکەوێنن موچە خۆریشن و معاشیان دێ و جگەم لە خەڵکێکی ئاسای بچینە دوو معاشیان هەبێ بچینە لە سیاسی لە حزب سیاسەکانیش خۆیان هەیە بێ مەبەستێکی خۆیان هەیە مەبەستەکە فشارێک بە لەسەر پارتی دموکراتی کوردستان لەوەی وەزارەتە یان شتێک زیاتر لەخواان کرد. ئەم یاریزانانەی بەرامبەرمان دەبی فێر بن ئەمە جولاندنی شەقام جولاندنی هەستی خەڵک گوزەشت ئەمڕۆکە پاش 15 ڕۆژ مانگرتنیان ناڵێن هەڵمان ینی کۆتاییمە بمانگرت دەڵێ هەڵما پەسارد لە چەمچی مانگرتن هەڵپەساردن نییە شتێک نییە یعنی تۆ مانگ دەگری دوو ئامانجی یان ئامانجەکەی خۆت دە پێچیان دەبی بمریت هەوانە نەمردن نە ئامانجەکەشیان پێکە کەوای هەڵپەساردن یان وەکوێت تۆ بڵێ واتم نانێکی خۆم دوای دێمەوە ینی ئەمە یاریکردنە بۆ نمونە لە ساڵی 2009 حزبی سیاسی لە وڵاتە دروست بوو ئۆپۆزیسیۆنی ڕیسوا کرد ئۆپۆزیسیۆنی ڕیسوا کرد گەیشتە لووتکە لە ماوەی 10 ساڵدا گەیشتەوە سفر ئەم بەڕێزانی کە مانگرتنیان پێکرا ئەمانە مانگرتنیان پێکرا خۆیان مانگرتو نەبوو خۆیان بەشێک لە پرۆژەی سیاسی لایەنە سیاسەکان و موچە خۆریشن و معاشیان دێ و جگەم لە خەڵکێکی ئاسای بچینە دوو معاشیان هەبێ بچینە لە سیاسی لە حزب سیاسەکانیش خۆیان هەیە بێ هاتن لەمە خێوەت بن و تەلەڤیزۆن و میدیاکان قسەیان دەکرد و ینی ئەمە لە جۆری مانگرتن نییە ینی مانگرتن کالو لە بەستان و ئاو خواردن و شتیوە کەمە ینی یان تۆ نان ناخی وەکو بە ڕۆژبوونە بە هەموو شتەکان ڕوو دەشتێت تۆگە دەتوێت شۆڕشێک بکەیت تۆگە دەتەوێت شتێک بکەیت کە کاردانەوەی کۆمەلگای لێکەوێتەوە کە جانی دوخۆ مانگرتن یان هەر خۆ پیشاندانێک بۆ دوشتە یانەوەتە سەرنجی کۆمەلگا ڕاتەکێشی بەیەک جاری شۆڕش دەکەن یان ئەوەتە تۆ دەبیتە قوربانی دەست پێش خەریەک بۆی کە ئەو وڵاتە چابێ حکوومەتی دێنە سەرخەت بۆ چابوون ئەوانیتیان نەکرد بەڕێ پێوان هات نەشقام من پێشەوەی بێن ئەوان لە دوو بەڕێزیوێن دەر قسم دەکرد دەیانزانی لەم باشتر دەیانزانیکانیان هەولێر بەڵام هەرات من دەزانم یەکێک لەو هاوڕێیانەی کە پارەی پاسەکەشی بۆ دابوون یەکێکە لە کادرە باڵاکانی پەکەکە پاری پاسەکانیشی بۆ دابوون و هات بەرەو دەشیان زانی ینی بڕابکە دێگەڵشیان بۆ کردوان نەداتن بەڵام دەیانزانی نێ وی ئەمانەی ئەم یاری ئەوان دەیکەن هەم ئۆپۆزیسیۆن ناشرین دەکەن هەم خۆپیشاندان ناشرین دەکەن هەمیش حکوومەت نایەختە ژێرباری ئەوەی شتیان بۆ وەجێ بەجێکە من بەیانی بێمە شەقام داوایکی ڕاومە حکوومەت وەکوان سەیرم کاتەوە مشکلەکەیە مامۆستایەکی ئازیزی هەولێر دووهۆک سلێمانی بەیانی بەڕواقعی بێتە شەقام داوای مافی خۆی بکە حکوومەتەرەوە لی بڕوانی چۆن دەبێ کەوای ئەوان شەکانیان ناشرین کە لە باتی جوانیکەن ئەوان هاتن ڕوخسارێکیان پیشاندا پارەی سلێمانی دەدزرێت ناگەڕێتەوە لە حکوومەتن لە دەسەڵاتن حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانی یەک تۆسقالی لە سلێمانی ئیشێک بکە هەمووان دەزانانی حکوومەتی هەرێمی کوردستان جیاوازە ینی کاقوبا سەرۆکی حکوومەتی سلێمانی دەی بزان ئەمان بەرامبەر کاقوباتی چیان کرد بۆیە هەموو ئەو یاریانی ئەوان دەیکەن لەگەڵ چوونی جانەبی کاقوبات و لەگەڵ جەنابی سەرۆک وەزیران کاک مەسرور بارزانی بۆ ئەو کۆنفرانسە لەوێن دەریژ مانگرتوەکان کۆتاییان پێهات زۆر شتێ یاریەکە دیارە یاریەکە ئاشکرایە چێ دەچێتە ناو خیوەتگا چێ دەرێ مایگنێ چێ دەڵێت چی دەڵم پێیە چۆن پەیامەکان دەنێرن ئەوانە هەمووی کۆدن ئەم بەڕێزانە کە خۆپیشاندان بۆ خەڵکەی دەکەن مەبەستێکی خۆیان هەیە مەبەستەکە فشارێک بە لەسەر پارتی دموکراتی کوردستان لەوەی وەزارەتە یان شتێک زیاتر لەخواان کرد دەبووای ئەگەر مانگرتنی ڕاستەقینەیە دەبووە تا ئەو چرکە بێ یان تەماشا بکە مان دەگرین خەڵک سلێمانی چەپریان بۆ لێدا دێنە شەقام خەرج سلێمانی چەپریان بۆ لێدا هەڵدا پڕن خەرج سلێمانی چەپریان بۆ لێدا مانگرتن دەشتێنن یان هەڵدا پەسێرن چەپریان لێدا یعنی تۆ شتێک نی یاریت پێ بکری ینی ئەم گەمەکردە دیسان دەڵێمەوە بەداخەوە من نەوێژ لە میدیاش قسەشم کردووە ئێرە دەیکەمەوە ئەم جۆرە ینی پێشوەی ئەو پەرلەمانتارانی بەغدا بێنە سلێمانی من لە میدیا ئەلێرە لە کێنی قسەم بۆ
کەناڵی کێنێن کە لەسەر وتم تیۆری پلانجێڕی هەیە بەرامبەر بە سلێمانی مناڵ 6 ساڵی تر 10 ساڵی تر ئەو 6 ساڵی کە بەرداوام بایکۆت دەکەن ویان لە مناڵی سلێمانی کرد نەزانم بنووسێ نەزانم بخوێنێتەوە لە بە بایکۆتەکانی ئەم بە ڕێزانە ئەمە دەزانی مانایتیە خەرج سلێمانی دەبی زۆر وریابی دایانوێت سەقافەی سلێمانی و پەروەردەی سلێمانی لە ئیجو بکەوێنن ئەمانە کوێن ئەو بە ڕێزانەی کە دەهات نێوێن دەروبەر ئەو عەرەبانەی کە پەرلەمانتارن داهاتنیانگە بڕۆنە هەولێر یعنی ئەمەگەمەکردە تۆ چۆن بە قسەی پەکەکە و بە قسەی یوسف کەلابی فلان و فلان دێتە هەولێر بۆ خۆت نەدەزانی ینی تۆ قورمیشی پەرلەمانتارێکی بەخا پێ بڕۆ بیکە هەر ئەمڕۆ کە ئەم پەرلەمانتاری بەخا خۆی لە دادگا بوو دژی کورد دەزانی ینی ئەم تێنەگەویشتنە ینی من ناڵم کورتترم لە خەڵکی سلێمانی ئەم بە ڕێزانێکە مانیان گرتووە من ناڵم دڵسۆستریشم کاکە بە ئەوان لە من دڵسۆستر بن بەڵام ڕاستێکە ئەوەیە ئەوان هەز بە چی دەکەن ینی هەز ناکەن یاریان پێ دەکرێت ینی پێشوی ئەم مانگرتنە بکە لە بەقای هاواریان دەکرد هەر ئەو دوسێ خاتونە بە ڕێزەم دەدیتن ئەو ئەوانی کەمانیان دەگرت خەڵاتیان دەڕێیان کلدانی ینی ئەمانە یاری بە هەست و شعوری خەڵک دەکەن بۆ یادیسان دەڵێ ئەگەر ئەوان وێرابان ئەگەر ئەوان مانگرتنەکان خۆڕسک بە دەبواە دووشت بەدیبێنن یان مردن یان جێبەجێکردنی داوە نەمردن کەس نازان داواکەیان چی بوو ئێستاش کەسمان نەمازانین داوایان چی بوو خۆیان داوایانەوە نەبووچەوێ موچەکە داوان خۆڵ ماگرتن بوون ئەوان داوایان دەکرد بەنا ڕاستەخۆ یەکێتی کورسی زیاتر وەگری بە کورتی بەکرمانچی ئایا وەریان گرت دوێنێ کاک محەممەد محەممەد و تێبێژی پارتیوتی هەشتاش کورسەکان ینی وەزارەتەکان یەکلای نەکراونەوە بۆیە پەرلەمانی کوردستان هەڵبژاردننی پەرلەمان سنگ بەلایانی سیاسی دەدا چێ قیادەیە و چێ قیادی و چێ خەڵک لەگەڵێتی یعنی ئەمانە چی دێن تازە بە تازە دانێ بە خۆپشاندانەوە بکەن پارتی ئەوەندەی باش بووە پارتی جاران نمایە کە دیانگوێچێتی کورسێک وەزارەتێک زیاتر مادی و دەیاندانێ ئەم جارە پارتی لەسەر بەڕێوبەر و کارمەندێکی خۆشی سازش ناکە بەدڵنیایەوە نیکە چکەمی ئەم یاریزانانەی بەرامبەرمان دەوی فێر بن ئەمە جولاندنی شەقام جولاندنی هەستی خەڵک گوزەشت ئەو گوزەشەش بۆیە دەڵێم پەیامەکە بۆ زان گوزەش مانای چیە ئەم زاراوێ لە چێ دێ گوزەشت بۆی ئەوەی کە ئەوان دەیکەن مانگرتووەکان هەم خۆیان ناشرین کرد هەم داهاتوی خۆ پیشاندوێن و مانگرتیان لەم هەرێمە ناشرین کرد ئێمە کە لە 16 ئۆکتۆبەر لە بەردەم UN خۆپیشاندانمان دەکرد هەر جەماعەتی دروستکراوەکانی 16 ئۆکتۆبەر دەچونە بەردەم قوسڵخانە ئێرانیان بەرباران دەکرد بۆ یاریەکە گەورەتر بێ وەکو هەولێری خۆمان قسەیەکەیە کوردەواری دەڵێ گۆم چەند خۆشێ مەلەی خۆشترە قوڵ بێ ئەوانیش دەیانویست ینی یاریەکە لە هەولێر تێک بدەم هەولێر پایتەختە ینی بەخوا بنە ئەوان و بەدای خۆپیشاندانی گەورەش کراوە ئەگەر هەیتیان یاسای ژمارە 11 ساڵی 2010مانەیە بابێن بە یاسای خۆپیشاندان بکەن سێ کەس دەچی داوای مۆڵەت دەکە مۆڵەتەکە ئەگە لە ماوەی 30 ڕۆژدا مۆڵەتەکە نەبوو تۆ ڕاستە خۆ مافتێ بچی لە ماوەی ئەو سی کات ژمێرە تۆ ڕاستە خۆ ئەگەر نتوانی ینی وەڵامی نەداوە محافظە تو ڕاستەچی خۆپیشاندانی خۆت دەکەیت ئەوان نێن ئەوان دەزانن خەڵکیان پێخڕ نابێتەوە ینی لە هەولێر بابێن خۆپیشاندان بکەن ینی چی خەڵک لە شارێکی تر بێتن ئەمە فێرە خۆپیشاندان دەکەن ئێمە فێرە خۆپیشاندان دەکەن سەتاچلی ئەم شاری هەولێرە سەتاچلی ئەم شاری هەولێرە کە پێشمەرگە بوونە بەشێکی زۆرە لە زیندانی ئەبوو غرێب بوونە لە ئەمنی عامەی هەولێر بوونە ئەوان فێرە شەڕش بە خوددارمان دەکەن ئێمە خۆمان قوربانی ئەومان دەزانی چۆن دروستمان کردووە ئێمە لە زیاتی شت بشتێنین خۆمان فێرە کار و کاسبی دەکەین کابراایك یان بێکار نابین ئێمە ژیانی خۆمان دابین دەکەین یعنی ئەوان دەیانوێ معاشەکە وەرگرن و داوامیش نەکەن و دژی حکوومەتیش بن ئێرە کوێ هەیە کاک تۆ معاش وەرگری لەژێر خێمە بی خواردن بۆ بێت سەپڵەت دەبۆ لەدەن میدیات بۆ بنێرن لەژێر خیوەتی دۆشک و بەتانیت بە خۆدادایە موچەش وەردەگری یعنی ئەمە لە کوێ دنیا هەبوو کاک تۆ کاتێک ئەم شتانە ڕەت دەکەیەوە کە هیچی ناکەم نەخواردن دەخۆم نە ئاو دەخۆم نە موچەش وەردەگرم پرسیارە جەوهریەکە لێرە ئەوەیە بۆ لە هاوین نیانە جادە چ قوتابخانە نییە بۆ لە هاوین نیان چونکە هیچ پێویستیان بۆی نی هەندێک شتێ دروستیکەن لە خۆیان داوام ناکەن کاک بۆیە یەکێتی سۆڤێت بۆ پارچە پارچە بوو بۆ ئاراستە بوو کە خەڵکی نەشاوێن لە شوێنی شیاودادەنا ئەم سلێمانیەکە بەڕاستی شارێکی گەورەی ڕۆشنبیریە شاری شاعیرە گەورەکانی وەکو پیرەمێرد و ناڵی و سالم و بێکەس و
دایانی ترە خەریکە ئەم شارە دەکەم بە شاری نەخیندەوارە بۆی ئەم بایکۆتە نەزانانەی کە دەستێکی بە ئەنقەزوان لێ دەکات ئەوانیش بەجێت ئەمە ڕۆشتن ئەمە پێمان دەڵێت بەڵێنتان پێدەم ساڵی 2030 ئەم سلێمان دەبینەوە لە چ ئاستەکی نەخیندەواری خراپدایە خەڵک دەبێت بە دکتۆر بەبێ ئەوەی شتێکی فێر بووبێ خەڵک دەبێت مامۆستا بەوەی بە علمەک و معریفەیەکی پێبێ دەتان بینەوە 6 ساڵی چمە سلێمانی دەکەن چونکە جیلێکی 6 ساڵیان پەروەردە کردووە من بەرپرسم بەرامبەر بۆ وەزارەتی پەروەردە بەرامبەر بەلایانی سیاسی لە سلێمانی بەرامبەر پارێزگای سلێمانیش بۆیان دەسەلمێنم دەیان مناڵ ئێستا لە قۆناغی 3 و 4 سەرەتاییە ینی باشە بنەڕەتیە ئەگەر زانی ناوی خۆی بنووسی من ئامادەم بەرپرسیارم بەرامبەر بۆی بسمە دادگەش نازانی ناوی خۆی بنووسی بۆ ئەم بایکۆتە سەقەتانە فێری کردم مناڵیان بۆ ئاقارە خراپە دابرد بۆیە تکام وایە خەرج سلێمانی دەبێ ڕێگا بەو خەڵکە نەدەکا سەرکردی وەکو مام جەلال و دەیان سەرکردەی تری هەیە بۆ ئێستا ئەوانە بێ قیادی مانگرتوان بکەن